چیرۆکێکی ناخەژێن لە پشتی دەرگای ئەم ماڵەدایە. ئەم ماڵەی کە لە دوای لە دەرگادانی چاوەڕێ دەکرێت دایکێک، باوکێک یان کەسێکی گەورە دەرگاکەی بکاتەوە. لەم کچە 7 ساڵانەیە کە ناوی ڕۆژینە گەورەتری تێدا نابینی. ڕۆژین لەگەڵ بیتنای 5 ساڵانی خوشکی و ڕێژوانی 4 ساڵانی برای 3 خوشک و برای بەجێهێڵراون. ئەوان زیاتر لە مانگێک دەبێت دایکیان جیانی هێشتووە و باوکیشیان وەک دەڵێن 3 ڕۆژە چووە بۆ دەوام و ئەوانی بەتاقی تەنیا لە نێو ئەم ماڵە بێگەورە و سەرپەرش ڕادستی شەو ڕۆژ کردووە. ڕۆژین بە زمانی منداڵانەی بۆی باس کردم کە نازانن دایکیان بۆ جیانی هێشتووە و پێیانی گوتووە دێمەوە لاتان، بەڵام هەر نەگەڕاوەتەوە. ئەوە یەک بانگە ڕۆژدا بابم هێستانەیە بۆ تەلەفۆنمان و دەکرد گوتی هەدیمەوە نەدەهاتەوە. باوکیشیان کە پێشمەرگەیە چەند ڕۆژێکە چۆتەوە سەرکار و ئەرکی ئاگالێبوونی بیتنا و ڕێژوانیشی داوە بە شانی ڕۆژین، ئەرکێک کە زۆر لە تەمەنی خۆی گەورەترە. ئەمەش بەتەنیانەوە 3 ڕۆژە جیرانەکان سەرمان دەشون نانمان دەدەنێ ئەونا. شەوان لێرە بەتەنیا دەخەونەوە ماڵە؟ هەوڵە دەترسیم بەس برام زۆر دەترسی دەیگیری لوداکی دەیلوی دەمرم دەمانەیە ئەتوداکمان بینیەوە. لە ماڵە نە خواردنێک هەیە و نە کەلوپەلێکی فێنکەرەوە بۆ ئەم منداڵانە. ئەوەی هەشا بەسەریەکدا کەوتووە و بۆنی ژیان و ماڵ لە نێو ئەم ماڵەدا هەست پێ ناکەی. دراوسێکانیان دەڵێن ئێمە خواردنیان پێدەدەین و شەوان کە دەترسن دێن لە دەرگامان دەدەن و زۆر جار لای ئێمە دەخەون. یعنی نەبووە بە بێداک بێباب لە ماڕێکی دابژین پیاوە کە دەستە دەوام مندارەکان بەجێ دێلی تەلەفۆن دەکەین کاکە تولو ئەو مندارانە بەجێ دێلی بە تاقتەنێ خرەوە نەکو دەبی مندار بەتانێ لە ماری بەجێ بێ دەرێتەنە دێوەنگۆ لێن دەرینە ئێستا نەم و بەڕی دەکەنە پانکەکە هەتاکو ئێستا ئەو مندارانە یعنی جچی دستانیان لەبەرە. پەیوەندیم بە باوک و دایکی منداڵەکان کرد. بەگوتەی دایک و باوکەکە کە سوکاری هەردوولایەن ئەو کاتی ژیانی هاوبەشیان پێکێناوە حاشایان لەم ژن و پیاوە کردووە و ئێستا کەس نییە چاودێری ئەم منداڵانە بکات. من منداڵەکەم بەجێ نێشتنیە من مانگە دۆژ بەخێوان نەکەم شەو ڕۆژ یارمەتیان دەم بەسەر دام هەبوو چمە دام. من 8 ساڵ خۆم ئێختا ژیانێکەوە بە لێدان بە هەمووی بەس ئەو جارێ ئاخر جارەکە کە کەسێک هەوڵدا من بکوژیتم من چوون لەو ماڵی دەچم جا 3 منداڵنەوە 1000 منداڵم هەبێت دەبێت من ژیانی خۆم قورتار بکەم نەکی کەسێکی تر. منداڵەکانت چی خاتون؟ ئەمن پەیوەندیم پێ نییە یعنی منداڵ ئەم پەیوەندیم بەخۆ هەیە بە منداڵ وان نییە. قوربانی ئەم کێشە خێزانیە و ناکۆکی نێوان ئەم دوو هاوژینە دیار نییە ئایا چارەسەر دەبێ یاخودنا و چەند درێژە دەکێشێ و قوربانی گەورەی ئەم کێشێش کە ئەم 3 منداڵن چارەنووسیان چەندە لێڵتر و دۆخیان چەندەیدی سەختتر دەبێت. پێم سەر بەس ڕوودا و ناحەی ڕزگاری